لە شوێنی هێرشەکەی یەکشەممە نەتەنیاهو کوتی کاربەدەستان ئەو هێرشبەرایان وەک فەلەستینی خەڵکی ئۆرشەلیمی خۆرهەڵات ناسان. ئێمە ناسنامەی هێرشبەرەکە دەزانین بە جۆرەی هەموو ئاماژەکان ئەو پشتیوانی دەوڵەتی ئیسلامیە. نەتەنیاهو گوتی دەسەڵاتداران پەیوەندیان لە نێوان هێرشی ئورشەلیم و هێرشەکانی هاوشێوەی پارەکە لە فەڕەنسا و ئاڵماندا دۆزیوەتەوە، بەڵام زانیاری وردی دابین نەکرد. ئەو گوتی هێزەکانی ئاسایش دەوری گەڕەکی ئورشەلیمی خۆرهەڵاتیاندا کە شۆفیری لۆریەکە لێ دەژی و پلانیان هەیە کە ڕەوشتی تر بگرنە بەر بۆ ئەوەی پێشی هێرشەکانی هاوشێوە بگرن. 4 کەس کوژران و لانیکان 15 کەس بریندار بوون کاتێک لۆرێکە خۆی کرد بەنێو گروپێک لەو سەربازانەی لە نزیک ئۆتۆبۆسەکان ڕاوەستا بوون. چاوساغی گەڕیدەی ئۆتۆبۆسەکان جانی بەسڵامەت دەرچوو. گۆشەی لای ڕاستی دۆرەکە لی دام و فڕیدام دوای 2000 سوڕانەوە بە دەوری خۆمدا کەوتمە سەر چیمەنەکە زۆر بەلامەوە سەیرەکە ئێساکە لێرە ڕاوەستاوم. لەوەش سەیتر ئەوەیە چەکەکەم لێ بزر نەبوو وا تێگەیشتم کە ڕووداوێکی ئۆتۆمبیل بێت ئەگەرچی دەمەتر لە جادەکەەوە دوور بووین لە ناکاو لۆرێک سوڕا و کە خەڵکی زیاتر خاتە ژێر خۆی و لێرەدا بۆم دەرکەوت کە چی ڕوودەدات. چەکەکەم دەرکێشا و تەقەم لە تایەکان کرد و پاشان لە لای چەپەوە چوون بۆ ئەوەی شۆفێرەکە بگرم. لە پێشیەوە ڕاوەستام و یەک مەخزەنم خاڵی کردەوە هەتا کۆتایی هات. داعش دەست بەچێ بەرپرسیارەتی بۆ ئەو هێرشەی ئورشەلیمی نەگرتاستۆ، بەڵام وتەبێژی گروپی تونڕەوی حەماسی فەلەستینی ئەو هێرشەی بەرز نرخان. بزوتنەوەی حەماس هێرشی ئازانەی ئۆرشەلیم پیرۆز دەکات و ئێمە ئەوە وەک کاردانەوەیکی سروشتی بۆ پێشەلکاریەکانی داگیرکردن و تاوانەکانی ئیسرائیل لە دژی خەڵکی خۆمان و خاک و شوێنە پیرۆزەکان چاو لێەکەیت. ئەو وتەبێژەی حەماس کوتی هێرشەکە هوشداری بە ئیسرائیل دەدات کە فەلەستینەکان هەرگیز لە شەڕ بۆ مافەکانیان ناوەستن. ئەمریکا و گەلێک وڵاتی دیکە حەماس بە گروپێکی تێرۆریستی دەزانن.